بە هەموو چین و تێژە جیاوازەکانەوە بە هەموو پێکاتە جیاوازەکانەوە کۆبووینەوە بۆ ئیدانەکردنی ئەو تاوانەی کە بەرامبەر بە خوشکوبرایانمان لە میانمارە کرێت و ئەمە یەکەم جار وەکو ئیدانەکردنی کە تاوانێکە بەرامبەر بە مرۆڤایەتی ئەکرێت وەکو مرۆڤ و خاڵی دووەم کە تاوانێکە بەرامبەر بە برایانمان وەکو موسڵمان خوشکوبرایانمان وەکو موسڵمانان کە ئەکرێت و خاڵی سێهەم ئێمە وەکو گەلی کورد کۆمەڵکوژی و زوڵم و ستەممان زۆر لێکراوە لەبەرەوە باشتر لە خەڵکانی کە هەست بە و ئازار و ناڕەحەتی ئەو خوشکوبرایانەمانەکەین داوا دەکەین لە نەتەوەیەگرتن بە زووترین کات هیچ کات سەرف نەکات و بیانوو نهێنێتەوە ئەوەی کەوا ئێستاکە ئەو وڵاتی هەرچۆڵ کردو بە بیانووی ئەوەی کەوا ئارامیتیان نەماوە بەجێ هێشتۆ لە بری ئەوەی بە زووترین کات ڕۆژە یاسایەکی بۆ دەربردایە بە دەمیۆنە بڕۆشتایە ئەم پشت و بڕێی ڕابگرتایە کەچی بە بیانووی نەمانی ئارامی وڵاتەکەی بەجێ هێشتۆ و بەجێ هێشتۆ بۆ ئەو قەتڵ و عامەت زیاتر بە ئارەزوی خۆیان تەشەنە بکات. کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاسی هەموو شتێک بێدەنگە ئەو شتانەی کۆمەڵگەی نێودەوڵەتی قسەی لەسەرەکە ئیسیفادەی بۆ خۆی ئەبێ ئەو یعنی بە مقابل دیفاعی لەیەکە بە مقابل پشتگیریەکە ئەنا وڵاتێکی وەکو بۆرما بێ چەک بێ دیفاع بەیاننامێکی دەرنەکردو لەو ڕۆژەوە ئەم بەس ڕسواییە بۆ ئەومەی متحیدە بۆ نەتەوە یەکگرتوەکان کۆمەڵکوژیانی کە لە بۆرما و لە سووریا و عێراق و لە لیبیا و ئەفغانستان و ئەوانە هەمووی جیهاتیکردنی موسڵمانە بە تایبەتی